بیر لەوە بکەرەوە کە تووشی زەهایمەر بوویت گرفتی بینین و جۆگرانی دەتوانانی لە ڕێگەی ئەمەری بینینی سێڕەهەندیەوە ڕوبەڕووی بوەستیتەوە. ئەمە بەشێکە لە داهاتووی ئێمە بۆیە ئەگەر ئێمە خۆمان وەک کەسانی بەتەمەنتر ببینین ئەو خەڵکە بەتەمەنەی کە ڕەنگە گۆڕانکاری بچووکیان هەبێ سەبر و زانیاری دەتوانێت یارمەتی دەربێ لە کەمکردنەوەی سترێس و قورسی ئەم نەخۆشیەدا. کۆمپانیای ئیمبێدد لابسی داناوە وا لە بەتەمەنەکانەکە لە دۆخی خۆیان باشتر بگەن داکیشۆ گیرۆدەیە بە نەخۆشی زەهایمەر تەنانەت ئەوانەی پرۆفیشناڵانەش ئەو کارە ئەکەن ئاستەنجیان هەیە بۆ تێگەیشتن لێ. بەکارهێنانی ئامێری بینینی سێڕەهەندی و پرۆگرامکراو بەمبەستی یارمەتیدانی بەکاربەرە بۆ جوڵاندنی سۆز و پەرچەکردارەکانیان. هەندێک وەک منداڵ ڕەفتاری لەگەڵ دەکەن ئەویش پەرچەکرداری دەبێ نایەوێ بە کەمتر سیر بکرێت دەڵێ خۆ من منداڵ نییەم. جەیمی ئامێریکی بینینی سێڕەهەندی لە چاودایەوە بە ئاماژەکردنی خوێندکارەکانی بەشی پەرستیاری فێرەکات لای خۆشی ئەزمونێکی تازەیە. ئەمڕۆ فیلمێکی زیندومان نیشان داوە دەیبەستێتەوە بە یاریەکەوە بۆ ئەوەی پەرچەکرداریان بێ. بەتەمەنبوون وەک شۆ دەڵێ گرنگە ئەو بەریەککەوتنە لەگەڵ مێشکاندا ڕووبدات بەکاربەرەکانیش ئەزمونێ گۆرە گرن کە چۆن پەرچەکرداریان هەبێت لەوەی دەیبینن. زۆر جار ئەو میلی چاوم لە نەخۆشەکانمدا بینیومە دەرکم بەوە نەکردووە بپرسم ئاستی بینینت چۆنە. وەک شۆ دەڵێ بۆ بەتەمەنبوون گرنگە ئەو بەریەککەوتن لەگەڵ مێشکیاندا ڕووبدات بەکاربەرەکانیش ئەزمونێ گۆرە گرن کە چۆن پەرچەکرداریان هەبێت لەوەی دەیبینن.